بسم الله والصلاة والسلام على رسول الله. الحمد لله. توانیم بەسەرهاتی ئەو گەنجەی تازە زاوا بوو بەڵام شەهید بوو بیکەم بە ڤیدیۆیەک و بۆتانی دابنێم. وەرە بابزانین بۆچی ئەو گەنجەی تازە زاوا بوو بەڵام شەهید بوو. جولەیبیب کەسێک بوو خودای گەورەوە خوڵقاندبووی دەموچاوێکی زۆر ناشرینی هەبوو و بە شێوەیەک هەژار بوو. شەوان کاتێک دەنووست بالیفێک یاخود سەرینێکی نەبوو لە بن سەری خۆی دابنێ. ڕۆژێک برچی بوو و ڕۆژێک تێر بوو. ڕۆژێکیان پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام جولەیبیب ئەبینێت پێی دەفەرمێت یا جولەیبیب ئەلا تەتەزەوەج؟ قال جولەیبیب یا رسول الله ومن يزوج جولەیبیب لا مال ولا جمال ولا سلطان ولا جاه. ئەی جولەیبیب ژن ئەهێنیت؟ جولەیبیب فەرمووی ئەی پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام چێش و ئەکات بە جولەیبیب؟ چێ ژن ئەدات بە جولەیبیب؟ جولەیبیبێکی ناشرین، جولەیبیبێک کە هیچ پارە و ماڵ و حاڵێکی نییە. دووبارە لە ڕۆژی دووەم پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام جولەیبیب ئەبینێت و پێی دەفەرمێت یا جولەیبیب ئەلا تەتەزەوەج؟ ئەی جولەیبیب ژن ئەهێنیت؟ هەروەها بە هەمان شێوەی پێشوو جولەیبیب فەرمووی ئەی پێغەمبەری خوددا چێش و بە جولەیبیب دەکات؟ دووبارە لە ڕۆژی سێما پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام جولەیبیب ئەبینێت و پێی دەفەرمێت یا جولەیبیب ژنت دەوێت؟ ئەو جارە پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی من ژنت بۆ دەینم ئەی جولەیبیب. جولەیبیب فەرمووی ئەی پێغەمبەری خوددا وەڵڵاهی ئەگەر پێم ڕازی بن من ژن ئەهێنم. پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام پیاوێکی ئەنساری دەناسی کە کچێکی هەبوو. ڕۆژێک پێغەمبەری خوددا ئەم پیاوە ئەنساریە ئەبینێت و پێی دەفەرمێت من دەمەوێت بێم بۆ داخوازی کچەکەت. کاتێک ئەم پیاوە ئەنساریە ئەم قسەی گوێ لێبوو نەیدەزانی لە خۆشییا چی بکات. فەرمووی ئەی پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام چی هەیە ئەوەندە دڵخۆش بێت کە تۆ ببیت بە زاوای؟ وەڵڵاهی زۆرمان پێخۆشە بە زاوایی تۆ. پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەم کچە بۆ خۆم نییە. ئەنساریەکە فەرمووی ئەی پێغەمبەر ئەدی بۆ چێتە؟ فەرمووی بۆ جولەیبیبمە. کاتێک پێغەمبەری خوددا وتی بۆ جولەیبیبمە ئەم پیاوە ئەنساریە بە شێوەیەک دەموچاوی گۆڕا لە ڕووشی نەدەهات یەکەوسەر برێ ئەی پێغەمبەری خوددا ئێمە ئەم کچە نادەین. وتی ئەی پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر ئیزن هەبێت با پرس بە دایکی منداڵەکانیش بکەم. بە کزی هاتەوە بۆ لای دایکی منداڵەکان وتی وەڵڵاهی پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام هاتۆتە داوای کچەکەمان. کە دایکی کچەکە گوێی لەم قسەیە بوو لە خۆشییان نەیدەزانی چی بکات. فەرمووی کێ هەیە ئەوەندە دڵخۆش و بەختەوەر بێت پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام ببێت بە زاوای؟ باوکی کچەکە بە دڵێکی ساردەوە وتی پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام کچەکەمانی بۆ خۆی نییە. دایکی کچەکە وتی ئەدی بۆ چێیەتی؟ وتی وەڵڵاهی پێغەمبەری خوددا بۆ جولەیبیبێتی. دایکی ڕاست وتی بڕۆ پێی بڵێ ئێمە کچەکەمان نادەین. ئەخەر کەس نەما جولەیبیب چێ کچی خۆی ئەدات بە کەسێکی وەک جولەیبیب بڕۆ بڵێ نایدێ. هەروەها لەم کاتەدا کچەکە گوێی لە گفتوگۆی نێوان دایکی و باوکی بوو. کچەکەی هاتە دەرەوە فەرمووی باوکە چێ هاتوتە داخوازی من؟ فەرمووی وەڵڵاهی پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام داخوازی تۆی کردووە بۆ جولەیبیب. کچەکە دەست بەجێ وتی ئێوە ئەتانەوێ فەرمانی پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام ڕەت بکەنەوە؟ فەرمووی هەر کەسێک فەرمانی خودای گەورە و نێردراوی خودای گەورە پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام ڕەت بکاتەوە ئەوە تووشی گومڕاییەکی زۆر بۆ لە دنیادا. ئەی باوکە وەڵڵاهی من ڕازیم. وەڵڵاهی پێغەمبەری خوددا شتێک ناکات لە مەسلحەتی من نەبێت. وەڵڵاهی ئەوەی پێغەمبەری خوددا وتوێتی ئیلا خێری منی تێدایە بۆیە دەڵێت داخوازی دەکەم بۆ جولەیبیب. بڕۆن بڵێن ئێمە رازین. باوکی کچەکە گەڕایە بۆ لای پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام بە پێغەمبەری فەرموو وەرنە پێشەوە ئێمە رازین. کاتێک پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام گوێی لەم قسانەی ئەم کچە بوو کەوای بە باوکی وتووە، پێغەمبەر وتی خودایە داوات لێ دەکەم هەرچی خێر و خۆشیە بەسەر ئەم کچەیە ببارێنیت. ئەی خودای پەروەردگار نەکەی لە ژیانم ئافرەتە تووشی بەڵاو نەهامەتی بێت. داواکارم ئەی خودای پەروەردگار تووشی خۆشیەکانی ئەم دنیایی بکەیت. بە پاشان ماڵێکی بچووکیان بۆ جولەیبیب پێک هێنا و ئەم کچەیان لێمارە کرد. جولەیبیب چووە شەوی زاواییەوە چەند شەوێک لەگەڵ ئەم ئافرەتە مایەوە کە هەموو هیوایەتی گەنج ئەوەیە بگات بەم ڕۆژە خۆشترین ڕۆژەکانی ژیانیتی. دواتر چەند شەوێک لە خزمەت ئەم ئافرەتەیە بوو پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام بانگەوازی جیهادی کرد. فەرمووی حەی عەلە الجیهاد حەی عەلە الجیهاد. جولەیبیب کەوتە نێوان دوو بڕیارەوە کە خێزانەکەی چەند ڕۆژێکە لەلایەتی یاخود بچێت بۆ لای پێغەمبەری خوددا کە بانگەوازی کردووە. جولەیبیب خۆشیەکانی ئەم دنیایی لە دڵا نییە. بەپەلا خۆی لەبەر دەکاو بۆ لای پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام ڕادەکات. کاتێک ئەچنە جەنگەوە کاتێک جەنگ تەواو دەبێت وا دیارە عادەتی جەنگەکان وا بووە کاتێک جەنگ تەواو دەبوو شەهید و بریندارەکانیان هێناوێ بۆ لای پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوددا فەرمووی هەل تەفقیدون من ئەحەد؟ کەس ماوە نەتان دۆزی بێتەوە؟ قالوا لا یا رسول الله. دووبارە پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام دووبارەی کردەوە هەل تەفقیدون من ئەحەد؟ قال تفقدون فلانا وفلانا وفلان. ناوی جولەیبیبیان نەهێنا وتیان ئەی پێغەمبەری خوددا فلان و فلان و فلانمان نەدۆزیوەتەوە. دووبارە سێم جار پێغەمبەری خوددا دووبارەی کردەوە هەل تەفقیدون من ئەحەد؟ کەس ماوە نەتان دۆزی بێتەوە؟ وتیان کەس نەماوە ئەی پێغەمبەری خوددا. پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی لكني إني أفقد حبيبي جولەیبیب
بەڵام من خۆشەویستەکەم جولەیبی بم لێ دیار نییە، بڕۆن جولەیبی بم بۆ بدۆزنەوە. کاتێک گەڕام بەناو گۆڕەپانی شەڕەکەیدا بینیان جولەیبی لە سوچێک کەوتووە 7 کەسی کوشتووە و پاشان لە ناوەڕاستیان خۆشی شەهید بووە. دواتر پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام گەیشتە سەر جەنازەکەی جولەیبی فەرمووی کوشتیانت بەڵام تۆیان کوشت. 3 جارم قسەی دووبارە کردەوە پێغەمبەری خوددا. پاشان پێغەمبەری خوددا فەرمووی ئەنتە منی و ئەنە مینک، بەخوا من لە تۆم تۆش لە منی ئەی جولەیبی. بەم شێوەیە پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی یا حەبیبی جولەیبی. سەحابەکان فەرموویان وەڵڵا هیچ سەرینێکمان دەست نەکەوت، شتێکمان دەست نەکەوت لە بن سەری جولەیبی بدابنین تا گۆڕەکەی بۆ هەڵدەکەنین. دواتر پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام هات بۆ لای جولەیبی، ڕانی موبارەکی خستە ژێر سەری جولەیبی تاوەکو گۆڕەکەیان بۆ هەڵکەند. و لە کۆتاییشدا دەڵێن برا بەڕێزەکانم جولەیبی یەکێک بوو لەو کەسانە کە بە خودای گەورە سوڵحا بوو. لایک و سەبسکرایب یوتیوبەکەمان لە بیر مەکەن تا ڤیدیۆیەکی تر بە خودای گەورەتان دەسپێرم. هەر شاد بن.